چیتۆ سیستمە خەڵکێکی تایبەت هەیە بۆ کارێکی تایبەت بۆ حاڵەتێکی تایبەت سوودی لێبینێ. هیچ کەسێک نییە لە دنیاە لە بواری تەندروستی لە بواری وەرزش لە بواری خواردن نابێ بە ڕەهایی قسە بکەی بەس نەک تۆ چیتۆ گشتگیرکەی بەسەر هەموو کۆمەڵگایە. ئەمە هەڵەیە هەڵەشە بڵێ چیتۆ هەر غەڵەتە و ئەسڵ و ئەساسی نییە چونکە تۆش بە مطلقی قسەت کرد. بزانە زۆربەی ئەوانی کە کێشە دروستەکەن چێ بەداخەوە جگەرە خۆرە نێرگەلە خۆرە مەشروب خۆرە حەب خۆرە دەرمان خۆرە سەیرەکەی هەموو گیانی تاتۆ و مجموعەی ئەفعالی ناشرینی هەیە زەرر لە کۆمەڵگاکەشەیە. دەبڕۆ بزانە ئەو کەسانی کە مولتەزیم و ڕێک و پێکن و مجموعەی ئاداب و ئەخلاقی جوانیان هەیە بزانە کێشە بۆ کۆمەڵگا دروستەکە. ئەم ئیڤێنتانە باوای دەبنێ فیدباکێکی باشی هەبوو لە ناو گەنجەکانە بۆیە سوپاس بەخوا کە لە هەموو کوردستانە وردە ئیشی لەسەرەکرێ. خۆی گەنج لە گەنجینەوە هاتووە گەنجینە ژانی ئەو شتە بە نرخانی کە تۆ لە شوێنێکە هەڵێگری دروستە لە کۆمەڵگایە بووە بە خەڵکیشی کەم تەمەن ئەوترێک گەنج لەبەرەوەی کە ئەتوانێت گۆڕانکاری لە کۆمەڵگای دروستکە. جاگەر کەسێک گەنج بێ بیوێ گۆڕانکاری لە کۆمەڵگای دروستکە ئەبێ بەرهەمدار بێ ئەبێ مجموعەی سیفاتی باش و چاکەیەتیای بێ. هیچ لەوانە ئەوەیە کە خاوەنی عەقیدە و بیر و باوەڕێکی باش بێ. هیچیشی تر ئەوەیە کە خاوەنی جەستێکی تەندروست و لە شولارێکی ساغ بێ. چونکە گەر کەسێک هیچ باوەڕێکی نەبێ عەقیدەیەکی نەبێ نیشتیمان نەناسێ دروستە بیر لە مستەقبەلی خۆی وڵاتەکەی نەکاتەوە لە هەمان کاتیشا خاوەنێکی جەستێکی شێواوی ساعە پێنجی بەیانی بخەوێ و دنیایەک مەشاکیلی تری هەبێ ئەم گەنجە بەرهەمدار نابێ لە هەمان کاتە ئەبێ بەبار بەسەر کێوە خێزانەکەی و کۆمەڵگا. ئەو سپیکەرە بەڕێزانی کە لەوێن برای خۆشتان کە لە بواری باڵی مەسەلەی تەندروستی و لە شاغی و خواردن و ئەم بابەتانەیە هەموومان چاومان لەسەر ئەوەیە وا لە گەنج بکەین خۆی بناسێ ئەتوانێت گۆڕانکاری دروستکە ئەتوانێت کۆمەڵگا بەرەو پێشەوە بەرێ هەر بە ڕێزێکی تکە قساکان لە بواری خۆیاتی کەوابوو بەستنەوەی گەنج بە ئاداب و ئاکارە باشەکان گەنجێکی بەرهەمداری لێ دەرەچێت و کۆمەڵگا کەشمانی سوادی لێکە. بەڕێز ئەنتەرنێت هەموو کەس هەیەی تاکە کەسێک لە هەر چوار پارچەکی کوردستان کە چەند ساڵێک پێش ئێستا لە سیمینارێکە کە دەیان دکتۆری لێ بۆ دانیشتون چیتۆی شەرح کرد بێ برای خۆتان بۆ سیمینارێکی زۆر بەرفراوان بوو دەنگدانەوەی سێری و سەمەری هەبوو و کاتە کەس نێزانی چیتۆ چییە. ئەمی کە بۆت باسەکەم نزیکی 2016 باسەکەم و 2025 قوربان چیتۆ سیستمە دروستە یەک نمونی بچووکە دەیەمێ باشە ئەمە هەولێر پایتەختی کوردستانە ساریتیا بە گازەڕۆ ساریتیا بە غازەڕۆ سارەشیتیا بە بەنزینەڕۆ پاسکیلیشی تایە ماتۆڕیشی تایە ئەگەر خوابی خاخیتاری کارەبایشمان بۆیێت ئەمانە هۆکاری گواستنەوەیان نە بەڵام هەرێکی بە جۆرە سوتەمەنیەکی شەکە لەشی ئینسانیش هەمان دەستورە. من کابراایەکەم بە خواردنیشی ئاسایی بەڕێوەچم سەرچاوی کاربوهیدرات کە لە شەکر و برنج و کشمیش و شۆفان و هەنجیر و خورما و مۆز و پەتاتە وەریەگرم جگەرم تەحویلەکە بۆ گلایکۆجین و گلوکۆز ئیشی ڕۆژانی پێکەم سارە لێ خوڕم وەرزشەکەم جوابی جەناب تێمەوانێ دروستە بەڵام خەڵکانێکمان هەیە بۆ حاڵەتێکی تایبەت پێویستی بەوە هەیە سەرچاوی سوتەمەنیەکەی جیسمی ئەو کەسە بگۆڕی کاربی لێ قەتعەکەی لە ڕێگەی پڕۆتین و چۆریە بە سوودەکانەوە تۆ سەرچاوی گلایکۆجین و گلوکۆزی بۆ دابینەکەی کاکە ئەم سیستەمە سیستمێکی خراپ نییە بەڵام یەک کێشەی گەورەمان هەیە وازان برای خۆت لە ئیڤێنت و سیمینارەکانە زۆر باسیەکەم هیچ کەسێک نییە لە دنیاە لە بواری تەندروستی لە بواری وەرزش لە بواری خواردن نابێ بە ڕەهایی قسە بکەی نابێ بە مۆطلقی قسە بکەی بۆ نمونە ئەکرێ جەنابەت بیت بڵێ لە شاری سلێمانی هەرچی کەسی تایە کە سارێ هەیە هەر هەمی حەزی لە بیکاشۆیە ناکرێ کاکە هەیە حەزی لە ئەمریکی هەیە حەزی لە ئەڵمانیە لە خواردنیشە هەمان دەستورە ئەکرێ بە ڕێزە دوکانێکی جلوبەرجی پیاوەندانێ بە تاقی تەنیا کراسی سپی فرۆشی خەڵک هەیە حەزی لە ڕەنیشینە هەیە حەزی لە ڕەساسیە کەوابوو تاکەکانی کۆمەڵگا کە جیاواز بن جۆری کەسەکان بۆ پێداویستی سەرچاوی وزە ئەگۆڕێ بەڵێ چیتۆ سیستمە خەڵکێکی تایبەت هەیە بۆ کارێکی تایبەت بۆ حاڵەتێکی تایبەت سوودی لێبینێ بەس نەک تۆ چیتۆ گشتگیرکەی بەسەر هەموو کۆمەڵگایە ئەمە هەڵەیە هەڵەشە بڵێ چیتۆ هەر غەڵەتە و ئەسڵ و ئەساسی نییە چونکە تۆش بە مطلقی قسەت کرد خەڵکێکیشمان هەیە سیستمی توی بەکارهێناوە لە بریکە من یەکەم کەس لە چیتۆمان بە سیمینار شەرح کردو لە یوتیوب و ئینتەرنێتە موجودە چەند ساڵ پێشێستەیە ئیسپادی زۆر باشی لێکردووە بەڵێ بەڵام خەڵکیشمان هەیە سیستمی توی بەکارهێناوە بە لە شولاری نەکەوتووە مەشاکلی تەندروستی بۆ دروست بۆ ئاگای لە چاوریەکانی نیە ئاگای لە ئەنزایمەکانی جگەری نیە ئاگای لە کدنی فەنکشن واتە یوریا و یوریک ئەسید و کریاتینی نییە بەڵام بەکۆی گشتی کەسێک دکتۆرێکی بەڕێز کەسێکی پسپۆر لە مەسائلی خۆراکە سەرپەرشتی بکە فەحوساتەکانی پێ بکە متابعی هەفتانی هەبێ بۆ کارێکی پێویست ئیشی بۆ حاڵەتە بێ من پێ دەڵم بە 10 بۆت ئیمزاکەم تەندروستە بەس ئایا هەموو کۆمەڵگا پێویستی بەمەیە هەموو کەسێکی وەرزشکار پێویستی بەمەیە بە حکمی 28 بۆ 30 ساڵە من ڕاهێنەری لە جوانیم لە خولی دادوەری و ڕاهێنەرەکانە 20 ساڵە برای خۆ لە بواری نیوتریشن و تەغذیە و سیستەمەکانی داوەزاندنی کێشە محازەرەمان هەیە خەڵکمان هەیە بە چیتۆ داوەزێ خەڵکمان هەیە بە کارە سایکلین داوەزێ خەڵکمان هەیە باشە بە کەمکردنەوەی جۆرەکانی خۆراک داوەزێ خەڵکمان هەیە پێویستی بەمانە هیچی نییە بە وەرزشکردن لە شولاری ڕێگەبێتەوەنی هەر یەکە و جۆرێکە بەڵام زەڕبدانی لە 100% لە چیتۆ غەڵەتە تعمیمکردنی چیتۆ بۆ هەموو کۆمەڵگا غەڵەتە چونکە تاکەکان جیاوازن
هەموو شتێک سەرەتای هەیە کۆتای هەیە دروستە ئەگەر فتری ئیمانیش باسکە یا فتری بێ ئیمانیش باسکەی بەڵام هەموو گەنجێک کە ئێستا سەرمەستە سەرخۆشە گەنجێکە هیچ بەهایەکی کۆمەڵگای نییە هیچ منزورێکی لێوە دیار نییە دروستە من تکایان لێکم بۆ مەسافەی چەند ڕۆژێک یا چەند هەفتەیەک باش ژیانی خۆی لەسەر ئەحکامەکانی دین و شەرع بەڕێوەبەرێ بەڵام بەچی بە ئیخلاسی لە بینی خۆی و خۆیە بزانە چۆن ژیانە گۆڕێ بە جۆرێکی دسەی دنیاکە کەسێکی ساغ و سەلامەتی لە دروستە بێ و ئەبێتە مای خێر و بەرەکەت بۆ خۆشی بۆ خێزانەکەی بۆ کۆمەڵگاکەی من نمونێکی بچکۆلە لە جەناب بدەن پرسم باشە تۆ جەنابەت میدیاکاری بڕۆ پرسیار بکە لە سجنەکان پرسیارکە لە مرکزی شۆڕتەکان پرسیارکە لە حاکمەکان بزانە زۆربەی ئەوانی کە کێشە دروستەکەن کێیە بەداخەوە جگەرە خۆرە نێرگەلە خۆرە مەشروب خۆرە حەب خۆرە دەرمان خۆرە سەیرەکەی هەمووی جانی تاتۆ و مجموعی ئەفعالی ناشرینی هەیە زەرر لە کۆمەڵگاکەشەیە دەبڕۆ بزانە و کەسانی کە مولتەزیم و ڕێک و پێکن و مجموعی ئاداب و ئەخلاقی جوانیان هەیە بزانە کێشە بۆ کۆمەڵگا دروستەکە هەر ئەو نمونەیە وەربگرن بگەڕن بە سجنەکانە بچنە مەراکزی شۆڕتەکان بڵێ بێ زەحمەت ئەگەر لە ساڵێکە 100 ئەوراقتان بۆ هاتبێ بڵێ کەسی تیا بۆ ئالە و شێوازە بزانە زۆربەی کامانەیە جا لەبەرەوە کاکی من ئێمە گەنجێتیمان تێپەڕان مسواز بەخوا 50 ساڵم باشە لەگە جەنابتان ئینشاءڵڵا هەموو گەنجانی کە لە 18 تاوەکو 30 ئەلەو بینیان ئەگەر هەمووی خاوەنی ئاکارێک و هەوسکۆتێکی جوان بێ بەهای کۆمەڵاتی هەبێ واللهی وڵاتەکە ئیسفادەی لێکە اینجا کەسوکارەکەی خۆی وە خۆش ئیسفادە لە خۆیەکە گەنجێکی بەرهەمداری دەرەچێت